دوای 16 ساڵ ئەمڕۆ ڕۆژی دەرچوونتانە چ ئومێدێکتان هەیە؟ من وەکو قوتابیەکەوە خۆم بە خۆشحاڵ ئەزانم کەوا لە زانکۆی سۆران کە تاکە زانکۆیە لە پێشەنگ لە هەرێمی کوردستان کە توانیمە بتوانم بڕوانامەی بەکالۆریۆس بەدەست بێنم لە بەشی کۆمەڵناسی بۆ ساڵی 2019-2020 لە پاڵ ئەو ئەزمونەی ئەو بڕوانامێکەوە بەدەستم هێنا یەکێکم لە یەکەمەکانی زانکۆی سۆران لە بەشی کۆمەڵناسی لێرەوە کە پەیامێکمێ وەکو داواکاریەک بۆ لایەنی پەیوەندیدار بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت بە شێوازێکی گرنگ و جدی کار لەسەر ئەو بابەتی یەکەمەکانە بکاتکەوە ئەوانەی کە ساڵانە بە پلەی یەکەم و دووەم و سێیان تاوەکو ئەگەڕێت بۆ پلەی پێنجەمیشدا بەدەست بێنن هەم لە بابەتی خوێندنی ماستەر و دکتۆرا و هەمیشتە دامەزاندنی ئەو بەشێکەوە مستحقی خوانە کە بتوانن لە داهاتوودا ببن بە پێشەنگ و بتوانن خزمەتی تاک بە تاچی هەرێمی کوردستان و نێوخودی زانکۆی خۆیان بکەن. دوای 16 ساڵ لە دەرچوون پێتان وایە دەرچوانی زانکۆ بەری ڕنج و ماندووبوونی خۆیان ئەدرونەوە بە تایبەتی ئێستا ئەمایە بینین دامەزراندن نییە خەڵکانێکی زۆر گەنجانێکی زۆر ڕوو لە هەندەرانەکەن ئەسنە دەرەوە. خۆی من دەرچوی بەشی کۆمەڵناسی واتە یەکێکم لەو توێژەرانێکەوە ڕۆژانە بە شێوازێکی توێژەرانە سەیری کۆمەلگای خۆمەکەم بەڕاستی بەداخەوە تاوەکو ئێستا نەبووتە پردێکی هاپەیوەندیدار کەوا بڵانسێک لە نێو خودی هەم قوتابی هەم لە نێوان خودی حکومەتەکەدا هەبێت بۆی کە بتوانێت ئەم قوتابیەکەوە ئیمڕۆ ڕۆڵەی ئێمە لە زانکۆکاندا ئەتوانە ئەو بڕوانامە بەرزەیەدا بەدەست بێنن کە بتوانن لە کەرتی تایبەتی یاخود لە کەرتی حکومەت سودمەندی چەندین پرۆژەی دەستی خۆیان بن و سودمەندی چەندین پرۆژەکانی تر بن بۆی کە لە داهاتوودا بتوانن خزمەتی تاک بە تاچی خۆیان بکەن تاوەکو ئایندەیەکی ڕۆشنمان هەبێت بتوانین هەمیشە گرنگی بە زانست و زانیاریەکانی نێو خودی خۆمان و جیهانی دەوروبەری خۆماندا بدەین. وەڵاهی ئەوەی ئەبینی ینی ئومێدەی و هەلە چاوی زۆربەی قوتابیان نبینی سەرڕایە هەموو ماندووبوونەوە ماندووبوونی هەر یەکیش بە شێوازێک بووە بەو هیوایین کە حکومەت پلان دابنێت چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی حکومی ئەو ڕێژە زۆرەی قوتابیان کە لە ماڵەوە دانیشت ئێستا ینی قوتابی هەیە هاتێلۆ ئەو حەفلەیە و هیچ درشی پێخۆش نییە لەبەر ئەوەی بێکارە هیوادارین کە ئەو ڕادە زۆرە گەنج بێکار نەمێنێتەوە و ئاوڕێکی لێ بدرێتەوە. سوپاس بۆ خوا دوای 16 ساڵ خوێندن ئەمڕۆ مەراسیمی کۆتاییهێنان بە خوێندن بە قۆناغی بەکالۆریۆسە ڕۆژێکی زۆر خۆشە ئینشاءڵڵا ئومێدەوارم بتوانم خزمەت بە وڵات و نیشتیمانی خۆم بکەم بتوانم هەم خۆم بەرەو پێش بم هەم بۆ زانستەی کە فێر بووم بتوانم خزمەتێک بکەم. ئومێدەوارم بتوانم شوێنی خۆم لە کۆمەلگا بکەمەوە پێگەی خۆم وا بکەمەوە کە شوێن پەنجەم دیار بێت ناو کۆمەلگا بتوانم خزمەت بکەم چونکە کە دوای ئەوەی قوتابی بەکالۆریۆس تەواو کرد یعنی ئامادە ئەبێ بۆ ئەوەی خزمەت بکە پێم وایە. نزیکەی 7 ساڵە بێتن ئەبینین قوتابیانی زانکۆ کە خوێندن تەواوەکەن هەمویان بێکار ماونەتەوە داواکاریتان چییە؟ بەڵێ وەڵای پێویستە قوتابی بەس داواکاری نەکە بە خۆی دروست بکە. من کە قوتابی بووم لە قۆناغی بەکالۆریۆس ئیشیشم لەگەڵ دەکرد کە تەواویشم کرد یعنی چاوەڕێ ناکەم لەو حکومەتە من تاعین بکەن بەخۆم ئیش دەکەم بەخۆم هەندێک گەنجش لەسەر کار دادەنێم یعنی ئومێدەوارم بە خۆیان بەرهەمهێن بن نەوەک چاوەڕێ بکەن دەرفەتیان بۆ بڕخسێ بەخۆ دەرفەت بڕخسێنن. دوای 16 ساڵ لە خوێندن و شەونخۆنیتان قوتابیانی زانکۆ بڵێن کە تەخەڕوجەکەن زۆریان ناومێدیان پێوە ئەبینرێ ئەم ناومێدیان لە چی سەرەگرێتە؟ بەڵێ سەرتا بەخێر بێن بێگومان ئەم ناومێدیەی ئەوەیە کە دەبینین هەر سێ ڕۆژ پێ سا لە پەرلەمان بینیمان کە باسی سەیەکەمەکانیانەکەت کە چۆن دامەزرێن ئەیە هەموو قوتابیانێک کە تەخەڕوجیان کردو تەواویان کردو چۆن دامەزرێن کەواتەوانە بێ ئومێد بووینە لەوەی کە سەیەکەمەکان دانەمەزراون ئەوانیش هیچ ئومێدیان نەماوە هەر لەبەر ئەو مەشە. پێم وانیە لە ئێستادا گۆڕانکارێکی ئۆتۆ بکرێت کە قوتابیان بە گشتی دڵخۆش بکات چونکە هیچ هەنگاوێک بەرەو پێش نەندراوە وە کێشەش مانگەلێک زۆرە لە هەموو وارێکەوە. داواکاریمان ئێوەیە بتوانین ینی لە بۆ هەموو قوتابیە کە بڵێن لەو زروفە ناخۆشە کە تەخەڕوج دەکاتن هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی گشتی بتوانین ینی شوێنێکمان لە بۆ دیاری بکەن کە بتوانین خزمەت بکەن ئەو شتێکە 16 ساڵ خوێندیتمان بە تایبەت 4 ساڵی زانکۆ بتوانین خزمەتی بە کۆمەڵگەکە بگەینە و کۆمەڵگەکە لێوە هاتوین کە بڵێن ڕەنجی ئەو هەموو ساڵی پێشمەرگەکانمان یان دایک و باوکمان بتوانین
بە جۆرێک بدەینەوە کە شەرمەزاری کۆمەڵەکەمانێ هۆکاری ئەو هەموو گەنجێکەوە ئێستا کۆچەکە زۆربەی هەرە زۆریان دەرچوانی زانکۆن هۆکاری بۆچی ئەگەڕێنیتەوە هۆکارەکەی بڵێن لەو زروفە کە بارودۆخەکە ئەگەر ئەکید ژیانەکە بیتن لە بۆ گەنجە شتێکە بیتن کە بتوانین مەشغوڵ بیتن فکر لە دەرەوە نەکات چاو لە دەرەوە نەکاتن بەتاکیدەوە ئەو هەموو شوێنە و هەموو بڵێن خەڵکی خۆی خاکی خۆی بەجێ ناڵێتن هیوامەوەی بڵێن چارەسەرەوەی کە بتوانین لە شوێنێک دەستیان گیر بکەن بتوانێت خزمەتێک بکاتن چکەوەکو بڵێ هیچ شوێنێک نابیتە ماڵی مرۆڤ بەڕاستی پیرۆزبایەکی گەرم ئاراستەی فێرخوازانی زانکۆی سۆران دەکەم هیوە سەرکەوتنیان بۆ دەخوازم بەڵێ ئێمە هەموو هەوڵ و توانای خۆماندا ئێمە توانیمان بگەینەوە ئاستێکەوە دەربچین و هەروە بڕوانەمە بەدەست بین و زانیاریەکی زۆرمان بەدەستێناوە لەمەودا ئەرکی ئێمە تەواو بوو ئەرکی حکوومەت دەست پێ دەکاتن پێویستە حکوومەتیش بە ئەرکی خۆی هەڵبستێتن دەرگای دامەزراندن بۆ فێرخوازان بکاتەوە نەک بۆ فێرخوازانی سۆران بۆ هەموو فێرخوازانی کوردستان بۆ ئەوەی گەنجانمان قوتابیانمان یاخود فێرخوازانمان نەسن بۆ دەرەوەی وڵات و لە دەرەوەی وڵات بخنچن بۆیە گرنگە کەوا حکوومەت ئاور لە فێرخوازان بداتەوە دامەزرێنێت. لە ڕۆژی دەرچوونت پەیامێکت هەیە؟ سەرەتا بەنای خۆی بەخشندە و میهرەبان لە ڕۆژی دەرچوونم پەیامم بۆ خۆم و بۆ هەموو ئەو قوتابیانەشی کەوە ئاواتەخوازی ئەوەن کەوا بگەم بە قۆناغی زانکۆیان قوتابی بوون ئەرکێکی گەورەیە بۆیە ئامادەکاری پێشوەختەی دەوێت بۆیە پێویستە قوتابی بەر لەوەی بگا بە قۆناغی زانکۆ خۆی ئامادە بکە بۆ ئەو قۆناغا تاوەکو بتوانێت قوتابێکی سەرکەوتوی لێ دەربچێت و بتوانێت بە ئەزمونێکی باشەوە قۆناغی زانکۆی تەواو بکات. پەیامێکتان بۆ حکوومەت هەیە دەبین ساڵانێکی زۆرە هەم دەرچوان دانەمەزراون هەم یەکەمەکان دانەمەزراون پێتان وانییە ئەم دەرچوانە ڕۆڵیان فەرامۆش کراوەکەوە ساڵانێکی زۆر خوێندویانە بێگومان هەر قوتابێکەوە دەرئەچێت چاوی لەوەیەکەوە ئەو ڕەنج و مادووبوونێکەوە چێشاویەتی بەرهەمەکەی ببینێت ئەوجا ئەرکی حکوومەت لێرە ئەوەیەکەوە ئەگەر بێت و بە دامەزراندنیش نەبێت بەڵکو دەرفەتی ئەوە بڕخسێنێتکەوە هەر قوتابیە و لە بواری خۆی هەر دەرچوویەک لە بواری خۆی بتوانێت ئەو ئەزمونێکەوە لە ماوەی چەند ساڵی خوێندنی خۆی وەریگرتووە پیادەی بکات لە ژیانی خۆی خزمەت بە خاک و گەڵ و وڵات و نیشتیمانەکەی خۆشی بکات ئەگەر بە دامەزراندنیش تەنها نەبێ بەڵکو لە ڕێگەی هەلی کارەوە لە ڕێگەی دەرفەتی خۆشگوزرانیەوە بتوانن کەوە ئەمە بۆ قوتابیان بڕخسینن. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین بە ئاهەنگی دەرچوونمان و لەم ڕۆژەدا ئێمە ڕۆی قسەکانمان لە حکوومەتی هەرێمەکەوە حکوومەت ئەو پەڕی هەوڵەکانی بخاتە ڕوو بۆ ئەوەی سوود لە ئەزمموی ئێمە وەرگلەوەی کە 16 ساڵە ئێمە دەخوێنین بۆ ئەمەیە کە ئێمەش خزمەت بۆ ئەم ملەتەوە بۆ خاکێکی خۆمان بکەین و بۆیە تکامان لە حکوومەت ئەوە بە هەڵێکی جدیانەتر و خەمخۆرانەتر و بتوانێتن سوود لەم ئەزمونە ئێمە وەرگری کە 16 ساڵە ئێمە دەخوێنین و ڕەنجی ئێمە بە فیڕۆ نەچێت و هەر یەکەمان لە ماڵەوە بکەوین یان شیانمان زۆرە بەڵام ئەبێ حکوومەت لە پەنای ئەم شیانەمانەوە حکوومەت سوود لەم 16 ساڵە ئێمە ببینێت کە ئێمە بە ماندووبوون و ڕەنج و کۆمەڵی زەحمەتی ئێمە گەیشتون بەم ڕۆژە بۆ ئێمەش وەکو خەڵکانی تر ببینە کەسانی سوودمەند بۆ کۆمەڵگەکەمانەوە هیوادارین حکوومەت زودترین وەخت ینی بە شێوی ئەوەی بزانین کە لە شوێنی شیا و دامان هەریکە بەبێ پسپۆری خۆی بۆ بتوانین خزمەت بە کۆمەڵگەکەمان بکەین. ئەمڕۆ ئێمە هەستێکی زۆر خۆشمان هەیە کە دوای 16 ساڵ لە ڕەنج و ماندووبوون ئیمڕۆ لە ڕێوەڕستنێکەوە کۆتایی بەم 16 ساڵەیە دێنین و ئاهەنگی دەرچوونمان دەکەین خۆشمان بە خۆشحالیەوە لە بەشی پەیوەندیانی دەوڵەتیەکانین ئێمە هەستێکی جوداترمان هەیە لە قوتابیانی تر چونکە ئێمە وەکو یەکەم دەرچووی ئەم بەشە ئیمڕۆ بە فەرمی ئاهەنگی دەرچوونمانە و داواکارین لە حکوومەتیش کەوە ئاوڕێکی لە دەرچوان بداتەوە و هەلی کار و دەرفەتی کار زیاتر بکات بۆ گەنجانمان چونکە بەداخەوە ئێمە دەبینین ڕۆژانە گەنجانمان ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن کە هەلی کار و دەرفەتی کاریان نییە بۆیە ئێمە وەکو قوتابیانی دەرچووی زانکۆی سۆران ئێمە داواکارین لە حکوومەتکەوە دەرفەتی کار زیاتر بکاتون و بۆ ئەوەی ئێمە بتوانین بەو زانست و بەو عیلمێک کە وەرمان گرتووە لە پێناو نیشتیمانەکەمان خزمەت بکەین.
زانکۆی سۆران 1970 قوتابی لە 28 بەشی زانستی دەرچوون و کۆمەلگاوە حکوومەت دەتوانێت بە شێوەیەکی زۆر باش سوودیان لێ وەربگرێت دیارە لە بەشی سپۆری جیاوازە هەر لە زانستە مرۆیەکانەوە بگرێت تا زانستە سروشتیەکان بێگومانەوە هێزێکی مرۆیی کاریگەرە هێزێکی مرۆیی پوختە هێزێکی مرۆیی ئامادەیە لە ڕووی وزە و وزەیەکی باشی هەیە ئەگەر حکوومەت بتوانێت هانیان بداوە بتوانێت بەرنمەیەکی ئەو تۆی هەبێ ئەو هێزە ئینسانیە گەورەیە بەو توانە پسپۆریەوە بخاتە ناو کۆمەلگا دەتوانێت هەم ئەوان وا لێ بکا کە پەرە بە پسپۆریەکان و توانستی خۆیان بدەن و هەم خۆشی سوود لە بەهرە و توانەکانیان وەرگرێت. دوای 16 ساڵ بڵین لە خوێندنتان ئەمڕۆ بڕوانامەی بەکالۆریۆس لە زانکۆی سۆران وەرەگرن چ ئومێدێکتان بەم بڕوانامەی خۆتان هەیە و داواکاری چیتان لە حکوومەتی هەرێم هەیە؟ سەرەتا زۆر سوپاس بۆ خاوە بەدایک و باوکی خۆشەویستم کە بە هەوڵماندیبوونەشی زۆری ئەوان توانیم 12 ساڵ بڕوانامەی بەکالۆریۆس لە زانکۆی سۆران بەشی ماتماتیک بەدەست بێنم دیارە زۆر خۆشحاڵین بەڵام داواکاریمان ئەوەیە لە حکوومەت هیوادارین ئەو هەم تەمپانەوە بە ڕنج و مادیبوونەکی زۆر بووە دوای مادیبوونەکی زۆر توانیمان ئەو شتەی بەدەست بێنی هیوادارین حکوومەتیش بە ئەمەکبی بەرامبەر بەو هەموو مادیبوونەیمە و هەوڵ بدات دامان ببەزنێنێت ئەگەر هەر نەبێت هەلی کارمان بۆ بڕەخسێنێت چونکە ئێستا ئەبینین لەو بارودۆخەدا چەندان دەرچووی زانکۆ هەیە کە لە بێ کاری و لە نەبوونی دەرفەت لە بۆ خزمەتکردن ئەبینی سەری خۆ هەڵەگرێت و لەو ڕێگایە طبعا هەمانە لەو ماوەش هەبوو کە جانی خۆ لەدەستدا طبعا ئەوە جێگای داخە بەڕاستی توانای دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بەکار بهێنرێ پێتان وایە حکوومەت توانیوێتی سوود لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان وەربگرێت؟ بەڕاستی بەداخەوە ینی ئەو هەموو دەرچوومان هەیە ئەوە 6 ساڵە دەرچووی زانکۆ کە دەردەچێت هیچ حکوومەت هەوڵی نەداوە کە سوودێک لەو توانای ئەو گەنجانە وەربگرێت نا بە ڕەخساندنی دەمەزراندن نا هەلیکاری لە کەرتی تایبەتیش بەڕاستی هیچ کاری نەکردو لە کەرتی تایبەت ئیشمان بەدەست بکەوێتیان هیچ شتێکی وی نەڕەخساندووە بەڕاستی بەداخەوە هیوادارین لە داهاتوودا شتیوە هەبی کە دەرفەتمان لۆ بڕەخسێت و لە کەرتی تایبەت بی لە دامەزراندن بی هیوادارین دەرفەتەکە بی بۆ ئەوەی ئەمەش دوای 16 ساڵماندی بوون بتوانین دەرفەتەکە بی لە ئەوەی خزمەت بکەین. داواکارین لە حکوومەت هەر کەسێک کە تەخەڕوجی کردیا دابمەزرێ لەبەرەوەی ئەو شەو نخونە بە بەلاش نەچی هەمومان هەوڵ و کۆشەشی زۆرندایە لۆی لە داهاتوودا دابمەزرێن داوا لە حکوومەتێکن ئەو تەڵەبانەی کە تەخەڕوجیان کردی دابمەزرێن هیوادارین ببێتە مایەی پێگەیشتنی نەوەکانمان پێگەیشتنی ئەو گەنجانێک کە ئێستا پێ ئەگەن ئێمە لە ڕووی دەروونزانیەوە ئەتوانین بەسەراحەت ئەتوانین یارمەتیەکی زۆری ناو کۆمەلگا بدەین هەر لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی دەرونی لە هەموو ڕووەکانەوە داوایمە ئەوەیە لە حکوومەت کە دامەزراندنی قوتابیەکانی زانکۆ دابمەزرێنیت بەجددی ینی ئەو قوتابیەکە من ئەوە 4 ساڵ لێرە لە زانکۆ خوێندەم هیوادارم هەر ئەوها نەمینمەوە ئەو زانستێکە وەرم گرتووە لە زانکۆ پێشکەش بە گەل و نیشتیمان بە کۆمەلگاکەم کەم بتوانم سوودێکم هەبی بۆ ئەو نەوەی لە دوای من. بەڵام ئێمە بینین چەندی ساڵە دامەزراندن نییە پێتان وانە خوێندن ئەم خوێندنە بە فیڕۆچوە کەماوە ئەو ساڵانە خوێند ئەگەر ئێستا ئەم پرسیار ڕاستە خۆلم کێم ئەمن دەڵێم ئەو خوێندێکە ئەم نیشکردن بە فیڕۆچوە هەتا ئێستاش دانە بە تاڵەقەکانی یەکەمی زانکۆ دانەمەزراینە یعنی بەڕاستی عیف ئەو علم و زانستی کە پێیانە کاکە بە ئەوان بێنە پێشتر ئەو یەکەمەکانی زانکۆ دووەمەکانی زانکۆ بۆ دانامەزرێن لەبەر چۆ کارێک ئەوان ئەتوانن زیاتر خزمەت بە گەل و نیشتیمان بکەن بە کۆمەلگا بکەن بتوانن نەوەکان بە شێوازێکی زۆر پێگەیشتوانە پەرەسەندن بەرەو پەرەسەندنێکی باش بڕوە کاری ئەم هەموو گەنجەی کەوا لێستا کۆچەکاتن بۆ دەرەوەی وڵات بە شێرە زۆریشان دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بۆ چیە جێڕێتەوە بە شێرە زۆری ئەوەیە دانامەزرێن یەکەم شت کارتی تایبەت هیچ ئیش و کارێک نییە لێرە لەو وڵاتە ئێستا تەڵەبە زۆربەی قوتابیەکان کە زانکۆ تەواوەکان پەنا بۆ دەرەوەی وڵاتە بن گوناحە لەبەرچی ینی ئەو زانست ئەو علمەی کە پێ گوناحە دانەمەزرێت بەجددی هەموو هۆکار ئەوەیە کارتی تایبەت ئیش کار هیچ شتێک نییە.